سڵاتان لەبێ وەم کاتتان باش لاڵقی شتری بەرنامەی ئەڤڕۆ ڕاستەوخۆ لەگەڵتانی لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی. زیاتر لە 2 هەفتەی نێوەندی سکۆلار لە هەرێمی کوردستان ڕاگەیاندراوە تا دێت چالاکیەکانی ئەم نێوەندە و هەروەها لیستێک لەو داواکاریەی بە مەبەستی دەستکاریکردنی ئەم جۆرە لە سیستەمی حکومڕانی و سیستەمی خۆبەڕێوەبردی هەیە چالاکیەکانیان بەرفراوانتر دەبێ و تا دێت ئەم نێوەندە خۆیان نزیکتر دەخەنەوە لە جەماوەر و لە ڕۆشنبیران. ئەمڕۆژ لە شاری هەولێر نێوەندی سکۆلار لە سیمینارێکدا بە بەشداری دەیان لە هاو نیشتیمانیانی شاری هەولێر گفتوگۆی جدیان لەبارەی پەیامی نێوەندی سکۆلار کرد. لە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆ لەبارەی ئەوە دەکەین کە مەبەستی ئەم نێوەندە لەوەها باردۆخێکی هەرێمی کوردستان کە ئێمە جیرۆدەین بەدەست فکری توندڕەوی و هاتنەکایی ڕێکخراوێکی تیرۆریستی ئیسلامی لە چیدایە؟ ئایا لە هەرێمی کوردستانە زەرورەتی نێوەندێکی وا هەیە؟ ئایا ئەم نێوەندە مەبەستێتی کللتورێکی خۆرئاوا بێنێتە هەرێمی کوردستان و تەنیا ئەوان پێیوەستن بە کللتوری خۆرئاوا یان لە ئەسڵان لە نێوخۆی هەرێمی کوردستان ئێمە پێویستمان بە سیستەمی سیکۆلار هەیە؟ ئەوان دەیانەوێت چی بە سیکۆلار بکەن؟ بۆچی هەندێ ناوەند لە هەرێمی کوردستان ترسیان لە سیکۆلار هەیە یان بۆچی علمانیت لە هەرێمی کوردستان بە بەردەوام لە نێوان هەندێک لە ناوەندی سیاسی ناشرین کراوە و هەروەها یەکسان دەکرێت بە دژایەتی ئاین؟ ئایا ئەم نێوەندە دژایەتی ئاینەکە یان دەوێت ئاین بچێتە شوێنی خۆی و چیتر ئیستیغلال نەکرێ وەکو ئەم دۆخەی ئێستا دروست بووە؟ گفتوگۆی ئەم تەورە لەگەڵ دکتۆر سالار باسیرا نووسەر و توێژەری سیاسی و هەروەها ئەندامی بۆردی ناوەندی سیکۆلار لە کوردستان دەکەین. دکتۆر ئەم کاتت باش و گەلێک بەخێر بێت. سپاس بە بەڕێستان زۆر خۆشحاڵ. سپاس بەو کاتی بە ئێمەدا سەرڕای سەرقاڵ بوونت و ماندوو بوونت. ئەمڕۆ دکتۆرەوە دەست پێ بکەم، ئێوە ماوەی 2 هەفتە نێوەندێکتان بە ناوی نێوەندی سکۆلار لە کوردستان ڕاگەیاندووە چالاکیەکانتان تا دێ فراوانترە بێ. بۆچی ئەم نێوەندەتان ڕاگەیاندووە؟ لە ڕاستیە ئەم ناوەندە دەبایە دەمێک بواە دروست ببوایە، هەرچەنە کەمێک درەنگە، بەڵام باشترە ئێستا دروست بێت هەروەکو نەبێت و بۆ ئەو هاوڵاتیانەیشی کاگەر گرفتیان لەگەڵ جاراوە سێکۆلار هەبێت بەواتای ئەلمانیەت دێت کە خۆی بۆ خۆی بیر و بۆچوونێکی دیار و استراتیژیەکی دیاری هەیە سەبارەت بە دەوڵەت و سەبارەت بە سیستەمی سیاسی و سەبارەت بە جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت. ئێمە ئەوە وەک پێویستیەکی سیاسی کۆمەڵایەتی کولتوریش دەیبینین و ئێمە بەتەنیا بۆ ئەوە ئەم بەرنامەی خۆماندانە ڕشتووە وەک هەندێک لایەن ئیدعای پێوە بکەن کە بۆ دژایەتی ئیسلام هاتبین. ئێوە دژایەتی ئیسلام ناکەن بەستان؟ دژایەتی هیچ دینێک ناکەن یان بە مانایەکی فراوانتر؟ نەخێر، وەکو دژایەتی ئاین و هیچ ئاینێک ناکەین، بەڵام خاڵە جەوهەریەکە لە مەسئلەی ئەوەیە کە پێویستە ئاین و دەوڵەت یەکتر جا بێتەوە. هەروەها ویستم ئەوەش تەواو بکەم کە ئێمە لە لایەکێکەوە ڕوومان لە دەستورە و پێویستە دەستورێکی ئەلمانی بێ، چونکە ئێمە لە ئەلمانیەتدا لە سێکۆلاریزمدا زۆرێک لە عەدالەتی ئیجتیماعیش ئەدۆزینەوانێ کە دەستورێک بێت نوێنەری هەموو چین و توێژە کۆمەڵایەتەکان بکات، هەموو ئاین و ئاینزاکان بکات و هیچ ئاینێک بەتەنیا هەوڵ نەدات ببێتە دەوڵەت وەکو دەوڵەتێکی ئاینێک. بەواتە ئێمە دەمانەوێت وەک ڕێکخراوێکی مەدەنی فشار بخینە سەر دەسەڵاتیش، دەسەڵاتێتر بە پەرلەمان و بە حکوومەتی شەوانەیە کە چاوێک بە دەستورا بخشێنەوە، بەتابێت ئێستا کە ڕەشنووسی دەستور لە ئارادا هەیە پێویستە لە سەرەتاوە پێداچوونەوەیەکی جددی بکرێت بە دەستورە دوور لەوەی کە ببێتە دەستورێکی حیزبی، بەڵکو پێویستە خواست و پێداویستەکانی کۆمەلگای مەدەنی و ئەم کۆمەلگا سەردەمە گیانگیرێکی تێدا بدۆزرێتەوە. دکتۆر ئێوە تێگەیشتنێکی باڵێن ڕوون و یان کۆنکرێتی هەیە بۆ مەسلەی
سیستەمی سیکۆلار ئێستا بۆ منە هاوڵاتیەکی سادە گوێبیستی ئێمە دەبێ ئەو چۆن لە سیستەمی سیکۆلار بگاتن یان ئەلمانیەت بگاتن بەگشتی هەتاکوی ئێستا لەبەرەوەی سیستەمی ئەلمانیەت شتێکی نوێیە لە کوردستانیشا هەر بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشا بۆیە هەتاکوی ئێستا تێگەیشتن لەم چەمکە زۆر کەس بووە بە تایبەتی لایەنە ئیسلامیە سیاسیەکان هەمیشە ئەو دەرفەتەیان قۆستۆتەوە کە ئەلمانیەت بەواتای بەغەربیکردنی کۆمەڵگای کوردی بێڕەوشتیە و ینی توندڕەویە کە هاتە سەردەسەڵات ئاین و مزگەوت هەمووی دژایەتی ئاین و مزگەوت دەکات ئەم جۆرە تێگەیشتنێکی هەڵەیە هەر لەبەر ئەوە ئێمە دەمانەوێت کە کار لەسەر بە سێکۆلارکردنی کۆمەڵگای کوردی و سیستەمە سیاسەکە بکەین هاوڵاتیانش بەگشتی تێبگەێنین کە ژیانێکی باشتر لە سایەی سیستەمێکی نیظامێکی ئەلمانی زۆر سودمەندترە و زۆر تەندروسترە وەک لەو بیر و فکرێکی توندڕەوی کە دەسەڵات ینی باڵادەست بێ بەسەر دەسەڵاتە بەسەر دەستورە و چونکە نەعەدالەتیەکی زۆری تێدا هەیە ئەوە ڕۆژئاوایە کە لە سایەی سیستەمی ئەلمانیەتەوە بەڕاستی گەیشتووە بەوەی کە ئەمڕۆ هەیە و ئەو پێشکەوتنێک کە هەیەی و ئەو کۆمەڵگا تەندروستی کە هەیەی هەمووی لە سایەی ئەو سیستەمەوە بووە کەواتە ئەمە تەجروبە کراو بووە بەسەر ئاستی ئەو وڵاتانش شتێک نییە کە تیۆریەکی نوێ بێ تۆ بێ پراکتیزەی بکەیت و بزانی چۆنە ئەمە تەجروبە کراوە زۆر باش دەگەڕێمەوە سەر بە تایبەتی ئەزمموی خۆت ماوەیەکی زۆر لە وڵاتانی دەرەوە ژیاوی بەڵام دەمەوێت پرسیاریشتر بکەم دکتۆر ئێمە لە هەرێمی کوردستانە یعنی بەهۆی ئەوەی کە وڵاتی چین مێژوویکی دوور و درێژمان لە دەوڵەتداری نییە وڵاتی چین تا بێ ئێستا دەتوانین بڵم بەمانە ئەوروپیەکەی بە پیشەسازی بۆ ئاسێ نەبووین بەشێکی زۆر لەم شتانەیە هاوردە کراوە لە هەرێمی کوردستانە یعنی ئەوەی ئێمە هەیە بەشێکی زۆر پەیوەندی بە کللتوری ڕۆژئاوا هەیە کە کللتوری مرۆڤایەتە لە مەسەی ژیانی پەرلەمانتارەتی ژیانی پارتایەتی تەنانەت لە ئەو جلوبەرگانی ئێمەش لەبەر یەکەم پرسیار ئەوەیە بۆچی بەمانە ناوترێ کللتورێکی خۆر ئاوایی و خراپ بەڵام بۆچی و شەی ئەلمانیەت ناشرین کراوە قێزەوەن کراوە لای خەڵک ئەو قێزەونکردە تەنیا لەلایەنی نائەلمانیەکانەوەیە لەلایەن لایەنە توندڕاویەکانەوە لایەنە ئیسلامیە سیاسیەکانە ئەمە پەیڕەو کراوە بۆ ئەوەی دەموچاوێکی ناشرین بدات بە تێگەیشتن لە سێکۆلاریزم لە ئەلمانیەت بەڵام کاگیوە هەموو ئەو بیرۆکانی بەڕێزیشان ئاماژەتان پێدا حیزب هەمووی بیرۆکەی ڕۆژئاوا بووە ئۆپۆزیسیۆن پەرلەمان حکوومەت دیموکراسیەت هەڵبژاردن هەموو ئەوانەی کە لایەنە ئەحزابە توندڕەوەکانیش کە بەکاری دەهێنن هەمووی بیرۆکەی ڕۆژئاوا بووە ئەی بۆچی ئەلمانیەتیش بیرۆکەیەکی وڵاتانێکی پێشکەوتوو بووە و بە فیلتەرێکی فەلسەفی سەدان ساڵا ڕۆیشتووە و سودمەند بووە لێ بۆچی دەبێت شتێکی خراپ بێ هەر بڕوانە تەنانەت ئەو هەموو تەکنەلۆژیایی کە ئێمڕۆ هەموو ئەو لایەنانەی ئاماژەم پێدا بەکاری دەهێنن هەموو تەکنەلۆژیا پێشکەوتوانەی ئەوان بەکاری دەهێنن ئەوەش هی ڕۆژئاوای مەسیحیەتە و یابانی بوزیە بەڵام بەداخەوە ئەو لایەنانە نانەوێت سوود لە لایەنە زانستیەکان وەربگرن بەڵکو دەیانەوێت سوود لەلایەنە تەکنەلۆژیەکان وەربگرن بۆ گەیاندنی پەیامەکەی خۆیان کەواتە بۆ من بۆی ئەو مەفهومە بە هەڵەت نەگات ئەلمانیەت و دیموکراسیەت دوو دیوی تەواوکەری یەکترن ئەنی ئەلمانیەت و دیموکراسیەت بێ یەکتر نابێ بێ ئازادی نابێ هەر بۆی ئێمەش ئەوەمان کردوتە بەرنامەی خۆمان کە ئازادی و ئازادی بیر و ڕاو بیر و باوەڕ و ئازادی ویژدان و یەکسانی لە بەردەم یاسایە و بەبێ جیاوازی ڕەگەز و جەندەر و ئاین و ئاینزاکان ئەمانە دەبێت هەموو یەکسان بن لە بەردەمی یاسادا. دکتۆر ئەو سوودەی کە تیاری پارتی سیاسی لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی عەربی و ئیسلامی کە
لە ماوەی با بڵێن ماوەی ڕابردوو بە بەردەوام سوودی لە ئاین وەرگرتووە بۆ گەیشتن بە دەسەڵات بۆ مانەوە لە دەسەڵات و بۆ دەستگرتن بە غەنیمەتی دەسەڵات لای ئەو ئەم ئیستقلالکردنەی ئاین و کاتێک کە تو دەتەوێت لەلایەن پارتە ئیسلامی سیاسیەوە ئەو سوودی ئەوان لە ئاین وەریەگرن نەک سوود بە ئاین وەربگرن لە کاتی هاتنەکایی سیستەمی با بڵێن علمانیت کە جۆرێک لە ڕێگری دەبێ بۆ ئیستقلالە ئەمە تا چەند ئەمە پەیوەندی بەوە هەیە کەوان هەوڵێک کە دەن بۆ ئەوەی علمانیت ناشرین بکەن یعنی تا چەند مەسەلەکە خەمی خەڵکە یان خەمی غەنیمەتی دەسەڵات و مانەوەی خۆیان لە دەسەڵاتە پرسیارێکی زۆر سەرنجڕاکێشە کاگیوە ئەوانە قەناعەتم وایە کەسێکی موسڵمان وەکو خۆی کە پەیڕەوی ئاینەکەی خۆی دەکا بەواتە ئاین بۆ تاک کە کردوێتە شتێکی ڕۆحی و پەیوەندێکی ڕۆحی لە نێوان خۆی و خوداکەی خۆیە دوور لە حیزبایەتی ئەوە شتێکی سادەیە ئەوە کەس ناتوانێت ڕێگەی لێ بگرێت بە هیچ قانونێک ناتوانێت ڕێگەی لێ بگری ئەوە ڕێزگرتنە لەو بۆچوونانە بەڵام کاتێک کە ئاین دەکرێتە حیزبایەتی و تۆ هەوڵ ئەدەی سوود لە هەست و مەشاعیری مسلمانان وەربگری بۆ مەبەستێکی سیاسی خۆت کە ئەو مەبەستە سیاسیەش هەوڵی ئەوەیە گەیشتن بێ بە دەسەڵات لەو کاتەدا ئیتر ئیسلام ئەچێتە قاڵبی ئیسلامی سیاسی تەندروست نابێت ئەبێت بە حیزبایەتی ئەبێت بە بازرگانی دەبێت بە دەستکەوت دەبێت بەوەی کە هەوڵ ئەدا ئایدۆلۆژیایەکی تاچی خۆی بسەپێنێت بەسەر دەوڵەتە و دەوڵەت بکاتە دەوڵەتێکی تیۆکراتی ئاینی بۆ دەستکەوتی سیاسی بڵێ دژ بە هەموو ئەوانەی کە وەکو ئەو بیر ناکەنەوە دکتۆر کەواتە ئەوەی ئێستا ئەوەی ئێمە دەبینین بەقەت ئەوەی ئیسلامیکی سیاسی توندڕە و زەربە لە ئاینەدا و ئێستا کە باز لە تیرۆر دەکرێت یەکسەر ئیسلامیکی سیاسی ڕیشپانی شەروال کورتمان دێتە بەرچاو ئیسلام کاتێ یەکسان دەکرێت بە تیرۆر کەواتە ئەمە لایەنە ئیسلامیەکانە زەربە و زەرر بە ئاین دەگرێن نەک سیستەمێکی سکۆلار بەڵێ زۆر تەواوە سیستەمی سەکولار هەرگیز هیچ کەسێکی لەسەر جیاوازی بیرروڕا لەسەر جیاوازی فکری نەگرتووە نەبند کردووە و نە کوشتووە نەعدام کراوە بە پێچەوانەوە ئیسلامە سیاسیەکان لایەنە ئەلمانیەکان تەکفیر دەکەن و بەوە تەکفیرەکەن بەوە لە قەڵەمی ئەدەن کە کەلتوری ڕۆژئاوا دێنێت و کۆمەلگا بێڕەوش دەکەن و ئەوان ئەچەند شتە سادەکان ئەهێننەوە بیخەنە بەردەمی جەماوەرەکەی خۆیان بەڵام ئەو ڕاستیە ناخەن کە سێکۆلاریزم ئەلمانیەت سیستەمێکی سیاسیە بۆ ئازادی بۆ ڕێفۆرم بۆ پێشکەوتن بۆ ئەوەی کە تۆ خاوەن دەستورێک بیت دەوڵەتێکی ئاینی نەبیت دەوڵەتێکی تاکحیزب نەبیت بەڵکو وەکو دووبارە دەکەمەوە تۆ خاوەن دەستورێک و یاسایەک بیت کە نوێنەرایەتی وەکو دەوڵەتێکی قانونی نوێنەرایەتی هەموو لایەکەنەکان بکات من خۆم چەند جار لە سویسرا بووم لە ئەوروپا بووم تێبینی ئەوم کردووە یعنی ئەو هەموو دەوڵەتێکی پلوڕالیستیە فرەیە بەو هەموو ئەتنیک و کەمایەتی و ئاین و مەزهب و شتێشەوە توانیشیانە سیستەمێکی سێکۆلاریش پێک بهێنن نموزەجی ئەگە ئەڵمانیا بینین کە تو ساڵ لە ئەڵمانە دەژی دکتۆر ینی با بڵێن لە میانەی باڵادەستبوونی سیستەمی سکۆلار لە وڵاتانی تو سەردانت کردووە ئازادیە گشتیەکان مافەکانی مرۆڤ مەسلەی ئاینداری ئێستا بۆ نمونە ئێمە دایک و باوکی ئێمە خەڵکانێک لە کوردستان تخوسی دینی خۆیان جێبەجێ دەکەن جات تخوسی دینی ئیسلام بێ یان دیانەکانی تر بێ لە حاڵەتی باڵادەستبوونی سیستەمی سکۆلار ئەوان چی زەرە دەکەن ڕێگری لەم ممارەسە دینیە دەگیرێتن بە قەناعەتی من بەڵام لێرەیە پێویستە شتێک ڕوونکەمەوە بۆ ئەوەی بەهەڵە مەفهومەکە نەگات بەڵێ توندڕەوی ئەلمانیش هەیە توندڕەوی ئیسلامی سیاسیش هەیە هەر لەبەر ئەوەیە پێشتر ئاماژەم پێدا ئەلمانیەت بێ دیموکراسیەت نابێ هەندێک دەوڵەت هەیە
بۆ نمونە خۆم کە لە ئەڵمانیا ژیاوم ڕژێمی نازی هتلەر دین و دەوڵەتیشی لێکتر جا کردبووانە زۆر دەوڵەتی تریشەکە دین و دەوڵەتی لێک جا کردێتەوە بەڵام دەوڵەتێکی دیکتاتۆریش بوو تۆتالی تێریش بوو جا لەبەر ئەوەیە بۆ تەواوکردنی مەرجەکانی تەواوکردنی سێکۆلاریزم دیموکراسیەت بوونی دیموکراسیەت ئازادی کە دیموکراسیەتیش بێ ئازادی نابێت لە هەمان کاتیشا دەوڵەتێکی حیزبی نەبێت تاک حیزبێکی دیکتاتۆر نەبێت هەر لەبەر ئەوەشە یانێ هەرگیز ئەو ئەلمانیەتە تەندروستەی کە من نەنەرایەتی دەکەم هەرگیز دژ و دوژمنی نە مرۆڤە نە ئازادیە نە هیچ لایەنێکی ئاینیە نەکەس لەسەر بیر و باوەڕی سیاسی یا ئاینی نەبەندەکات نە ئازاری ئەدات و لایەنێکیش نییە کە خاوەنی ئایدۆلۆژیا بێت و دۆگما بێت بە پێچەوانەی ئەو لایەنانەی تەرۆکوتە من خۆم شخصی تندڕەوی و تونندوتیژی و فەناتیزم ڕەت دەکەمەوە جا ڕاست بێت چەپ بێت یا ئاینی بێت زۆر باشە دکتۆر ئێوە لە کاتێکە ناوەندی سێکۆلا لە کوردستان ڕادەگەینن ئێمە لە ئێستا جیرۆدەین بەدەست شەڕێکی نەگریزی ڕێکخراوێکی توندڕەوی تیرۆریستی ئیسلامی کەویش داعشە و لە ناوەخۆ لە ئێستاە داتای تا بە ئێستا بەداخەوە بە دووەداچمان کردو دروست دەبەر دەستدانە سەرڕای ئەوەی سەدانگە چوونەتە ناو داعش سەدانی تریش لە نێوەخۆی هەرێمی کوردستانە دەست بەسەر کراون بەوەی پەیوەندیان بە ڕێکخراوی داعشەوە ئەم هەڵومەرزی ئێمە تێدا دەژین ئاماژە و مؤشرن بۆی ئێمە پێویستمان بە سیکۆلارکردنی دام و دەستگاکانە لە کوردستان زۆریش پێویستیمان بەوە هەیە وەک مرۆڤ چۆن پێویستی بە هەوایە بۆ ژیان ئەم کۆمەڵگایی ئێمەش ئەو پێویستیەی هەیە ئەو پێویستێش دەبێت لە زۆر لایەنەوە دەست پێ بکات بۆ نمونە ئێمە کار لەسەر سیستەمی پەروەردەش دەکەین چونکە من خۆم سەرنجم داوەتە هەموو وانەکانی ئاینلەیەکی سەرەتاییەوە تا دوان ناوەندی هەموو ئەو شتانێک کە من تێبینیم کردووە ئەوە ئایدۆلۆژیایەکی سیاسیە ئاین بۆتە ئایدۆلۆژیایەکی سیاسی و بۆ نمونە محەممەد وەکو پێغەمبەری موسڵمانان وەکو سەرکردەیەکی کاریزمایی گەورە نیشان ئەدرێت بپێچەوانەوە ئێمە دەمانەوێت لە قوتابخانەکان مێژووی ئاین و مێژووی ئاینەکان بخوێنرێ لە ڕوویەکی زانستیەوە پێ دوای ئاین ئێستا بۆ ئاین ناسی ناخوێندرێ بۆ ئیسلامی سیاسی دەخوێنرێ وانێک بخوێنرێ کە پڕە لە تونندوتیژی و لە دوا ڕۆژە دەکرێت داعش و ئەمسالی داعش لێ بەرهەم بێنرێ کە لە خۆی زیاتر هیچی تر نەبینە کەواتە ئەگە ئێمە بمانەیە ڕوبەڕووی ڕاستەقینەی داعش بینەوە ئەم ڕوبەڕووبوونیوەت کەواتە تەنیا ئیشی شەڕڤان و پێشمەرگە نییە لە ناوەخۆش ئێمە پێویستمان بە ڕوبەڕووبوونەوەیە زۆریش کاگیوە چونکە داعش و هاوشێوەکانی ئەبێت ئێمە لێکۆڵینەوەیەکی وردی زانستیمان هەبێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کۆلتوریەوە لە ئەنجامەوەلۆژیەوە وەک دەرئەنجام لێ بکۆڵینەوە بزانین هۆکاری ئەم دیاردەیە چێ چونکە هیچ دیاردەیەک لە خۆیەوە دروست نابێت لە ڕووی کۆمەڵناسیشەوە هەست دیاردەیە کە هەیە هۆکاری هەیە ئەگەر بێشێن هۆکارەکان یا بگەڕێن لە ناو کۆمەلگاکە خۆی ئەی دۆزینەوە پێویستە چارەسەری بکەین بۆ ئەوەی دەرئەنجامەکانی زۆر خراپ نەکەوێتەوە لەسەر کۆمەلگا دکتۆر لە دووە با بڵێن لە ئێمە بێگومان کە باز لە ئاینەکەین کە باز لە مزگەوتەکەین قەت مەبەسمان ئەوە نییە کە مسلمانێکی سادە بە دڵێکی پاک ئاینداری خۆیەکە ئاین وەکو پێ با بڵێن بۆی لەسەر کەناڵەکەی ئێمەش بە غەڵەت لێک نەدرێتەوە ئاین وەکو پەیوەندیەکی فەردی نێوان خۆی خوا سەیرەکە دوور لە مەبەستی سیاسی بۆ تاک لە دووە ڕاگەاندنی ئاسایشی هەولێر 4 تیرۆریست یان 3 تیرۆریست دەستگیرەکە کە هەموو تۆمەتبارن بە تەقینەوەکەی عنکاوە هەموو با بڵێن کوردن لێ لەسەر شاشە قسە ئەکەن هەمووی باز لەوەکە لەم یەکەم جار چۆن چۆتە مزگەوت دوای ئەوە لێەوە پەیوەندی بچێوە کردو چۆنیش لەوێ فکری داعشی لا دروست بووە و لە هەندێک لە داتاکان دەڵێ 1970 ئەوانی چوونەتە ناو داعش لە خوێندنی ناوەندەکانی ئاینی لە کوردستانە فێربوونا ئەمە چیمان پێ دەڵێ ئەم نموزەزانە ئەو نموزەجەمان پێ دەڵێ دەبێت دەسەڵات فریای خۆی بکەوێت
ئەبێت دەسەڵات جارێکی کە چاو بەوەدا بخشێنێتەوانە ئەم حجرە و ناوەندە ئاینیە توندڕەوانە بخاتە ژێر چاودێریەوە سنوورداری بکە گۆڕین لە سیستەمی پەروەردەیە بکات کێسە خۆشببختانە دراوەتە دەست وەزارەتی پەروەردە بەڵام ئەوەش بەز نییە ئەبێ و مامۆستایانە بگۆڕدرێن ئەبێ ئەمانە بە شێوازی پێ بگەێنرێن ئەبێ مەنهەج و بەرنامەی خوێندن بگۆڕدرێن و ئەبێ چاو لەسەر ئەوانە بێت بەپی زانیارێکی من منهەجی خوێندن یەکێ لە سەرکردەی لاەنە سیاسەکان لە کوردستان بۆ نمونە هاتووە ئاینی ئاین ناسی ینی ئەو کتابی داناوە کە پەروەردەی مەدەنیە ینی بەسم دەسڵات لە کوردستان هاتووە ئەمەی داوەتە دەست سەرکردەیەکی ئیسلامی فەرمو ئاینم بۆ بنووسەوە پێ دوایە چۆن دەینووسێتەوە ئەوەی دووشەیە لەسەر ئەم پێویستە ئەمە کاری دەسەڵاتە و لیژنە و لێکۆڵینەوە و پێداچوونەوەی ئەوێت لەوانێ کارێک نەبێ ئەمڕۆ بۆ سبینە بەڵام ئەگەر ئیرادەکە هەبێت و بەرنمەکە هەبێ دەکرێت لە مەودایەکی گونجاوە ئەنێکار لەسەرەوە بکرێت بەڵام پێش هەموو شتێک بەڕاستی دەسەڵات پێویستە کار لەسەرەوە بکە کە ئێمە خاوەن دەستورێکی ئەلمانی بین چونکە ئەو دەستورەی هەمانە دەستورێکی ئەلمانی نییە لەبەرەوەی شەرع بۆتە بنەما و سەرچاوی سەرەکی لەوەیە لە سەتانەوەتی قانونی حوالی شخصی هەمووی لە شەرعەوە وەردەگیرێت لەبەر ئەوە کاگیوە ئەگەر لەگەر ڕێزمانێ ئەگەر تۆ بڕوات بەوە بوو کە شەرع ببێتە بنەما بۆ دەستور ئەبێ زۆر شتێک قبوڵیکەی ئەبێ قبوڵیکەی کە پیاوێک چوارژن بێنێ ئەبێ قبوڵیکەی کە ئافرەت بە دوانی شایەتێک بێت لە دادگایە ئەبێ قبوڵی بکەیت کە لە وەرەسەیە پیا و دوو ئەوە نەوەربگرێ ئەبێ قبوڵی بکەیت کە ژن ژێردەستەی پیاو بێت و لە ئاەتی شایانی تایەتی کە ئەڵێگەر ژنەکەت هەر لەو ئاەتی نسایە ئەگەر سەرکێشی و سەرپێکی کرد بۆ تێلێ بدەیت بۆ تێبەندی بکەیت ئێوە لە ئاەتەکانە هەیە خۆ بەدەست من نییە ئەو بوونانە هەیە هەر لەبەر ئەوەشە یعنی دەبێت لەم خەباتەیە هەم ژنانیش ینی بەشدار بن هەم پیاوی ڕۆشنبیر و هەم دەسەڵات و پێویستە ینی ئێمە وتمان ڕاستە ئێمە ئاین بۆ تاکە و ئەوە هین ببێت بەڵام پێویستە هەموو شتێک ڕێفۆرمی تیا بکرێت لە ئەوروپا ڕەنسانسێک دروست بوو لە ئیتالیا مارتین لوسەرێ بەنەوە پێنج تێز توانی ڕێفۆرم لە ئەنجیلا بکات و ئەو ڕێفۆرمکردانە لە ئەنجیلاهی کۆن و نوێ زۆر شتێکی سەرکەوتور ئەو ریفۆرم و گۆڕانکاریانە بەر ئەنجامی شەڕی سەدان ساڵی نێوان دوو مەسە بوو لە ناو یەک ئاینە ئێستا ئێمە لە دۆخی هەرێمی کوردستانە بە هەمان شێوە ڕوبەڕووی شەڕێکی قورسی نێوان شیعە و سوننە دەبینەوە و ئەم شەڕە هەموو وڵاتانی عەرەبیشی ئێمە دەبین چۆن دابش کردووە لە مابینی ئێران و ئێران لەلایەک و سعودیا لەلایەکە ئێمە دەتوانین بڵێن لە ڕووی بابەتیەوە ئێمە یعنی شوپە نزیکە بە هەمان ئەم قۆناغی سەدەکانی ناوەڕاستی ئەوروپادا دەڕۆین بەڵێ زۆر جوانە ئێمە تقریبان بەو قۆناغەیە دەڕۆین کە سەدەکانی ناوەڕاست و پێش ناوەڕاستی ڕۆژئاوا پێیدا ڕۆیشتون لەو زەمەنە مێژوەیشدا کەنیسە دەسەڵات بووە سوپای هەبووە میلیشیای هەبووە پارەی هەبووە و دەسەڵات بووە و هەموو شتێک بووە بەڵام لەو وڵاتانە فەیلسوفی تیا دروست بوو ئاین بە فیلتەرێکی فەلسەفەی شاڕۆیشت و ڕێنسانس پێشبینی ئەو قەتیعە و دابڕانە دەکەیت کە لەوێ دروست بوو لێرە دروست بێ ڕێنسانسیشی تیا دروست بووە تاسە و ڕێنسانسە لە ناو ئیسلامانیە و شەڕی مەذهبیش هەبوو بەڵام ئەوانە عاقڵ بوون بیریان کردەوە کۆمەلگاکانیان هوشیار بوو و بە قۆناغێک و پرۆسەیەکە ڕۆیشتن کە بەڕاستی مای ستایشکردنە پێشبینی دەکەن ئەم دەسەڵاتی لە کوردستانە باڵا دەستە کە ئێستا هەموو کێشەکانی بۆ نمونە لە مابینی پێنج لایەنی سیاسی سەر بۆتەوە لەوەی کە ئایا سیستەمی سیاسی لە کوردستانە پەرلەمانی بێ یان سەرۆکایەتی بی وەک وایە ئەگەر یەکێ لەوانە بێ بە هەشتێک بۆ کوردستان دروست بکەن پێشبین دەکەی لەم دەسەڵاتی هەیە هیچ نەبێ بەشێک لەم داواکاری و گەڵاڵی ئێوە قۆڵ بکاتن من خۆم لە ئەنجامی لێکۆڵینەوە و وردبینەکانی خۆم گومانم هەیە کە ئەم دەسەڵاتە لە ئاست ئەو مەهامە گرنگەیە بێ بەڵام هیوادارین ئێمە بتوانین فشار دروستکەین و شاری کۆمەڵایەتی دروستکەین کە وردە زۆر شت هەیە دەستکاری بکرێت
ئەمەش قۆناغێکی پرۆسەیەکی درێژە پرۆسەیەکی ئاڵۆزە بۆشایی هەیە نەکە لە ینی کۆمەلگای کوردیا لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە شەڕی مەزهبی و تایفی هەیە هێشتا زۆر قوڵە ئەمە کارێکی ئاسان نییە بەڵام مێژوش هەروە گۆڕاوەکە زۆر قورسە مێژوو پاڵی پێوە دەنەی کەمێک بۆ پێشەوانێ بتوانێ بکەی ئەمە شتێک نییە لە شەو ڕۆژێکا بگۆڕێ قەناعەتم تۆش نەیبینێن پێتان وانە ئەرکە ینی ئێوە وەکو نێوەندی سیکولار ئەرکێکی زۆر قورسان لە ئەستۆ گرتووە لە ڕاستیە ئەرچێکی زۆر قورسمان لە ئەرچی شەو ڕۆژێکە نەخێر ئەرچی پرۆسەیەکی دوور و درێژە لەوانەیە ڕۆژگارێ بێت ئێمەش لەبەر هەست هۆکارێک بێت ئیتر زۆرمان تایە یعنی ممکنە زروفی تەمەنی ڕێگەنەیە دێت ئەڕوات ئێمە ئەمانوێت خەڵکی گەنج بێنینە ناوی ئەمانوێت گەنجانێک گوشیارکەینەوە بخەنە سەرشانی ئێمە بەڵام جیاوازیمان هەیە لەگەڵ ئەوانەی لە تەمەنی مەسەلەن بیستەکانیان یاسیەکانان کە خوێنگەرم و توانای باشیانەیە توانن کاری مەدانی بکەن ئێمە زۆرتر ئێستا کاری ینی فکریژەکەین ئێمە ئێستا لە ڕاگەیاندنی ناوەندەکەین لە بنیادنانین کاری پێشوازی چۆن بووە لەو ماوەی کە ئێوە ئەنجامتان داوە ئاستی پێشوازی لە کوردستان یعنی تا چەند خەڵک پەیوەندی پێوە کردوون پێیان وا بووە کە ئەوان لە دۆخێکا دەژین پێویستیان بە دەستکاری ئەم دۆخە هەیە بەڕاستی من وەکو خودی خۆم تەسەورم نەدەکرد بەو خێراییە ئەم هەموو پشتگیری و هاوکاری و پێشوازیەمان لێ بکرێت یعنی ئێمە لە ماوەیەکی کورتە سایتێکمان دروست کردووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە تویتەر ئەم هەموو کۆڕ و سیمینارە ئەجێڕێن و لە فەیسبوکە لە چەند ڕۆژێکان نزیک 3000 لایکمان بۆ هاتووە بە سەتان بگرە بڵێم چۆتە هزار لە پشتگیری وەکو فرد وەکو ڕێکخرا وەکو لایەنی تر یعنی ئیسیجابەیەکی زۆر ئیجابی هەیە بە سەتان ئامادە نای خۆیان نووسیوە کە هاوکارمان من بەڵام کێشەکەی ئێمە بە کورتی لەوەیە ئێمە تاسە خۆبەخش کار دەکەین و کێشەی بودجەمان هەیە کێشەیەکی سیاسی باڵشتان ناکە کێشەی بارەگامان هەیە کێشەی کاری ئەوەمان هەیە بتوانین گۆڤار دەرکەین هەوڵێ ئەین ئێمە ئەمە دەستی هیزدانێکی سیاسی لە پشتۆنیە کە زۆر جار بۆ نمونە یعنی شتێک دەوترێ ڕخنێک دەورێت تۆمەتی زۆر دەبخشێتەوە ئێوە کلانی سیاسیمەڵامێشت بەمۆی مەستافی دەرۆمانەیە و ستافی ناوەشمان هەیە لەسەر ئاسی نێودەوڵەتیش کار دەکەین چەرمای کەش کۆنفرانسێکی گەورە دەبەستین لە لەندەن و ساڵی کەش لەم کاتێک کۆنفرانسێک ئەبەستین لێرە بە هیوای ئەوەیە مەستافی دەرەوە ناوە هینێ ئەومان هەبێت و بارودۆخە نێودەوڵەتیەکەش تا ڕادێکی زۆر گونجاوە زۆر لایەن تۆمەت بارمانەکەن بەوەی کە ئێمە لەوانەیە دەستێکی حیزبیتیا هەبێ یان حیزبێ نەبێ هیچی ئەمانە ڕاز نییە بەڵام ئەگە حزبی شفاڵ پشتان بکە خۆ یعنی کارێکی خراپ نییە بڵێ ئێمە وەڵامی وشە دێمەوە ئێمە نەڕێکخراوێکی حیزبین چونکە حیزبە بێ خاوەن ئایدۆلۆژیا بێ ئێمە ڕێکخراوێک حیزبینین و ئەتیجاهاتی جیاوازمانتیادا هەیە دەکرێت چەپێک و لیبەڕالێکیش لەسەر سێکۆلارێکی منەوەریش بێ بەڵێ زۆر ڕاستە زۆر جوانە زۆر کەس هەن کە پیادەی ئاینەکانەکەن مسلمانن و پێم دەڵێن ئێمە بۆ جیاکردنەوەی دینین لە دەوڵەت دکتۆر من ئەمڕۆ ڕکۆبنەوەکەی ئەمڕۆ خەڵکم یعنی ئیلزاماتی دینیشەکە و داوای سیستەمێکی سکۆلارەکە یعنی ئەم شعورە چۆنە کە پێی وایە ئەم سیستەما بێتەکایەوە و هیچ زەرێک لەو ناتەوە دەتوانێت من ئافرەتێکی بەڕێز پێیوتم وتی من ئیماندارم و ئەو پەیوەندی ڕۆحی خۆم لەگەڵ خوداکەی خۆم و ئاینەکەم هەیە بەڵام هەر چۆنێ بیری لێ دەکەمەوە بەیانی من بچمە وەرەسەوە بۆ ئەبێ من بە نیو ئینسان حساب کرێم بۆ ئەبێ من بە دوو ئافرەت چایەت هێبێ چۆن کەرامەت و کەسایەتی خۆم ئەوە قبوڵەکات کە من بەو چاوە سیر بکرێم بۆ ئەبێت ئەو پیاوەی بۆ هێستا چوارژن بێنێ ئەوانن کە خاوەن سەروەت و سامان و پارەن اینجا بۆیان هەیە بەڵام مسلمانێکی هەژار ناتوانێت ئەوە بکە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک باگراوندی مێژویی کە لەو سەردەما وا پێویست بووە بەڵام ئەم شتانە دوای 1400 ساڵ دنیاە گۆڕانکاری لێ بەسەر هاتووە لە سەردەمی ئەو لەمە و تەکنەلۆژیا و معریفەیە بێ بگۆڕێ
کەواتە پرسی ئافرەت ئێستا لە هەرێمی کوردستانە دەیان ناوەند دروست بووە حکوومەت یاسایی دەرکردووە ڕێکخراوی زۆر لەم بوارە ئیشەکە یعنی یەکێک لە کاریگەریەکانی باڵا دەستبوونی ئەم سیستەمە وەڵام دانەویەکی دروستە بام دۆخی ژنان لە حاڵەتی پەراوێزی و پاشکۆی تێدا دەژین ژنانی کوردستان و ژنان بەگشتی تەنیا لە سایەی سیستەمێکی ئەلمانیا بەڕاستی دەتوانن بە مافەکانی خۆیان بگەن چونکە یەکەم لە بەردەم یاسایە دەبێ یەکسان بن ئەرگۆمنت و نمونەت چیە بۆ ئەم قسەیە ئەنی من وزەزی زیندومان لەبەردەست بڕوانە کانتۆنی جەزیرە یاسای خۆبەڕێوەبردن لە کانتۆنی جەزیرە هەموو مێژووی باشووری کوردستان نەیتوانی بەقی ئەو چەند مانگەی کانتۆنی جەزیرە شت بکات لە گۆڕینی باری کەسێتی لە یەکسانی و بڵێ لەو شتانەیە بەڕاستیەوە ببێتە وێنایەکی زۆر باش کە دەکرێت دەسەڵاتیش لێرە سوودی لێوەربگرێت خەڵکی سوودی لێوەربگرێت بۆچینە زۆر باشەوە دەژبێت پشتگیریش بکرێت و دامیش بکرێت ینی ئەوە زەرورەتێکە ئەمە سەردەم ئێستا ئەوە دەخوات سەردەم ئێستا پێویستی بەوە هەیە کۆبنەوەکەی ئەمڕۆتان بەو چی بوو ئەمڕۆ من یەکێکم لە بەشداربوانی کۆبنەوەکە مەبەستی کۆبنەوەکەتان ئەمڕۆ لە شاری هەولێر بۆ چی بوو و تا چەند پێشوازیە بوو لە هەولێر بەتایبێت چکە ئێوەز لە سەرەتا لە سلێمانی وڵاتانگە بڵێوە ئێمە لەو چەند ڕۆژانەی ڕابردووە لە چەند شارێک وەکو کەلاروانەی کۆڕمان هەبوو لە ئایندێشە لە دەربەنی خان و لە ڕانێ و قەڵات زێوانە بۆ هەولێری زۆر پێمان گرنگ بوو کە ئەوش بێنینە ئێرە ئیسیجابەیەکی زۆری هەبوو پێشتریش زۆر هاوکاریمان کراویانی تەلەفۆنات و پشتگیری هۆشتانەوە ئەمڕۆ ژمارەیەکی بەرچاو لە نخبەی سیاسی و لە نوێنەر ڕێکخراوەکان و ژنان و پیاوانش تێدا ئەنجا بەشدار بوون بەڕاستی تۆ بەڕێستان خۆت لەوێ بووی ئەو هەموو مداخلەی کە کرا ئەو هەموو تەحلیل و بۆچوونانە کە ئێمە هەموویمان نووسیوەتەوە هەموویمان تۆمار کردووە بۆی بتوانین سوود لە بیر و ڕاو بۆچوونەکانی ئەگەر شتێک لە کۆتایی مابێ من ڕێگام پێنەدابی لە ماوەیەکی زۆر کورتکایە زۆر سپاسە دەکەم وەکوتم ئەوە ئەمڕۆ دەستکەوتێکی باش بوو ئەوەی کە ماومە ئەوەیە بڵێم پێویستیمان بە پشتگیریەکی زۆر هەیە و خەڵقی پێویستە تەنیا لە قاعەکان نابێت دەتوانین ببێنە ناو ماڵەکان و بە کۆمەڵاتی دەبێت خەڵقی ئەندامانی کۆمەڵگاکەمان هاوڵاتیان پێویستە زۆران بازیەک بکەن لەگەڵ ئەم مەفهومەیە کە چییە و چۆنە و ئێمەش هەچی لە توانانمانە هەیە و بە ڕێگەی ئەم کەناڵە نەوانێ کە بەڕێستیان ئێمڕۆ ڕۆڵێکی باشتان تیابینیوە بتوانین وردەوردە کار لەسەر بکەین و هیوادارم وەک دوا سەرنجەم بەڕاستی لە ناو دام و دەستگاکانی دەوڵەت وڵاتە ئەندام پەرلەمانەکان و ئەو لیژنەیە کە بۆ دەسوور دانراوە هەوڵ نەدەن بە تێگەشتێکی حیزبی بەڵکووەکو پێویستێکی کۆمەڵگا ڕەچاوی ئەو شتانە بکەن و ناژڵێم گۆڕانێکی ڕادیکال لە شەو ڕۆژێکا بەڵام دەکرێت هێواش کار لەسەر ئەم بابەتە بکرێت. دکتۆر سالار باسیرە نووسەر و توێژەر و ئەندامی ناوەندی بۆردی سکۆلا لە کوردستان گەلک سپاس بۆ زانیاریەکانت هیوای سەرکەوتن بۆ ئێوە دەخوازیین بینێران هاتینە کۆتاییان بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێدا گفتوگۆمان لەبارەی کارەکانی نێوەندی سیکۆلار لە کوردستانە کرد کە لە ماوەی 2 هەفتە زیاتر لە هەرێمی کوردستانە نێوەندێک بە ناوی نێوەندی سکۆلار ڕاگەیاندراوە دەیانەوێت دەستکاری ئەم سیستەمە لە حکومڕانی بکەن و باس لە کۆمەڵێک گۆڕانکاری لە پێناوهێنانەکایی ژیانێکی باشتر و هێنانەکایی بەرقەرارکردنی ئازادی و ئاشتی و بێکەوە ژیانی ڕاستەقینە وەکۆی ئەوان باسی دەکەن و تا دێت چالاکیەکانی ئەم نێوەندە لە پێناو گۆڕانکاری جەوهری دوور لەو ململانەیە سیاسی کە هەندێک جار تێگەیشتنەکان تەنیا لە چوارچێوەی منفعەتی حزبی و بەرژەوەندی حزبی سەیری هاوچێشەکان دەکرێت تاڵخێشتری بەرنامەی ئەڤڕۆ لە بەیانی پێتان دەگەینەوە بۆ قسەکردن لەسەر بابەتێکی تری پەیوەندیدار بە ژیانی زڤاچی کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سپاس بۆ هاوڕانم لە کۆنتڕۆل ستۆدیۆ. سپاس